بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. لو تاري أمروش ماندا بإذن خواي جورا دسين خزمت جيان نامي يجتكا للصحابة كاني بيغمري خوا صلى الله عليه وسلم أو صحابة بريزاج ناوي زبيري كري عوامة. زبيري كري عوام يجتك ولا صحابة بريزكاني بيغمر صلى الله عليه وسلم وحفتمين كذبوا مسلمان بو، يعني لو وقتي كوا شش كز مسلمان ببون تازا لقى بيغمري صلى الله عليه وسلم زبير حفتمين كذبوا. يعني براستي كاتك وإيما حزم دكر أوي باسكم إما باسي جاني أصحابان دكين بزلو أوينيا كوا بزاني لچين در دايق ولا چين در مرديا گرنگ تريشد أوي أما آموشگاري ليور بگرين گرنگ تريشد أوي كوا كو أما وبكين تساو لو أصحابان بكين وابكين كو وشو أصحابان بين إخو أو أصحابانش والله أجر بيان كردبايا جياني خوش هبو پاره هبو مار دنیای هبو عافرت هبو يعني الرابواردن هبو زور شت هبو براستي لو زماني لقى قريش كان ولقى يعني اواني كوا لو سردمي دجيان لقى كافر كان بلام لو كابر هاتيه مثلا جاني خوي ديخت ما ترسي لقى حفت كسان لقى بيغمبري صلى الله عليه وسلم كا لكاتش بيغمبر لقى صحابه كان همو بدزي لماران يعني بس بيان زاني بايا همو للسيداره ددران همو دا كجران صحابه كانوا بيغمبر صلى الله عليه وسلم لو خواني خستاو ما ترسي لو ماري دنياين همو فريدا همو واز ليهنا دكانا تجارتا مالو من دال زور شتبو همو لبيناو او ديني ولا بيناو سرخستني او ديني ولا بيناو خواي قورا. يعني با امش كمك ازيتي بخوين با كمك صبر آرامي من هبي لسر ورقرتني او ديني. يعني براستي زور قرنقا إيما عندو آموشغاري لو صحابة برزانة وربقرين. زبيري كري عوام رضا ورحمة إخوائي قوري لسربي طبعا زور دولة مندش بها يشك بلا دولة مندكان وناوي زبيري كري عوامي كري خويلدي قريشي أسديا. زبيري كري عوام للصالي بيستوهشتي بيش هزرتي بيغمبري صلى الله عليه وسلم بيستوهش صال بيش أو بيغمبري هزرتك أو زبيري لدايق بوا كسك بوا دري رديني خفيف بوا يعني رديني زور نبوا دريج نبوا ورنجي أسمر بوا وكمك رج بوا هروها بلام برتي دريج بوا زور بوا وكسشي بجنشي دريج بوا لا باپيرا قوري بيغمبري صلى الله عليه وسلم نسبوا ابن ماليان دقوتو يكتي. يعني ابن مالي زبيري كري عوام لقر بيغمبري خواه صلى الله عليه وسلم يك ابن ماليان هي هروها خديجي خيزاني بيغمبري صلى الله عليه وسلم خديجي خيزاني بيغمبري ماموجني او زبيري بوا هروكو باسم كريتشك بلو كساني كوا حفت من كذبو مسلمان بو هروها يشك بو لو دكسي كوا مجدي بهشتي بيدرابو بيغمر صلى الله عليه وسلم هلا دنياي فرموي طلحة والزبير جارايا في الجنة وحديثة فرموي للروج قيامتي لنا وبهشتي طلحة والزبير زيراني منن فرموي لنا وبهشتي زيراني منن طلحة والزبير يعني لبهشتي مجدي بهشتي بيدابو. طلحة أو زبيري كري عوام رضا ورحمة إخوائي قوري للسربي كساچي زور دولة من بوا تازير بوا ولقل أوش كساچي زور خير خواز بوا زور دسكراوة بوا ولا دواي خوش نزيكي 3 مليون درهمي بزيهشتيا. هروها يچك بلواني كوا هزرتي لبو حبشي كرت هزرتك لبو حبشي هروها يچك بلو كساني كوا لهمو غزا كان بجدار بوا لقر بيغمبري صلى الله عليه وسلم او زايان بيغمبر لقدا طبعا او غزا كان
ئەوانەی غەزانە پێی دەگوترێ غەزا، ئەوانەی پێغەمبەر لەگەر هەر غەزایەکدا بۆ پێی گوترا غەزا. ئەگەر نە ئەو کاین کە مەسەلەن شەڕی پێگوترا، معرەکەی پێگوترا، یان سریەی پێگوترا، پێغەمبەر هەندێک ئەسحابەی نادیتە شوێنێکی لە ئەوی شەڕی بکەن. لێ لەگەر هەموو غەزایەکاندا بوو بە هیچ شێوەیەکی دوانەکەتیە. هەروەها یەکێک بووە لەوانەی کەوا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم، دەفەرمێ إن لكل نبي حواريا وحواري الزبير. فەرمووی لەبۆ هەموو پێغەمبەرێکی حەواریەک هەیە. حەواری خوای گەورە باز دەکا، حەواری ئەوانەی کەوا تەلەبە و خۆشەویست و شوێن کەوتۆکانی حەزرەتی عیسای عەلەیهی سەلام، شوێن کەوتوانی حەزرەتی عیسای، ئەوانەی دەرسیان لە کندە خوێند، ئەوانەی بەدوای حەزرەتی عیسا کەتبوون، دەفەرمێ کو خوای گەورە باسی ئەو شوێن کەوتوانی حەزرەتی عیسای دەکات تەلەبەکانی وی بە هەمان شێوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تەلەبەی من و شوێن کەوتەی منیش ئەو زوبەیرەیە. فەرمووی یعنی وەکو برین کەسێکی خۆشەویست و تایبەتی پێغەمبەری بۆ صلی الله عليه وسلم. هەروەها ئەسمای کچی ئیمامی ئەبوو بەکری هینایە، ئەسمای کچی ئیمامی ئەبوو بەکری خێزانی بووە. زوبەیری کوڕی عەوام ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ لە زۆر لە غەزایەکان هەروەکو باسم کرد بەشداری کردیە، نزیکەی 38 حەدیسی لە پێغەمبەری ڕیوایەت کردیە، 38 حەدیسی لە پێغەمبەری جێڕایتەوە صلی الله عليه وسلم. یەکێک لەو حەدیسانە ئەوەیە کەوا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک درۆ بەدەوی من کات، درۆ بەدەوی من کات، دەفەرمێ با شوێنی خۆی لەناو ئاگری جەهەنەمێ دیاری بکە. لۆیە ئەگەر شتێک پێغەمبەر نەیفەرمووبی صلی الله عليه وسلم، پێغەمبەر نەیگوتبی ئەگەر ئینسان بەقەستی ینی بە درۆ دەڵێ، ئەگەر بە نەزانی مشکلە نیە مەسەلەن دوایە تەوبەی لێ بکات، بەڵام بەقەستی ئەگەر پێغەمبەر شتێکی نەگوتبی ئەتوبرەی پێغەمبەر ئەوهای گوتیا لۆ ئەوەی خۆت گەورە بکەی، لۆ ئەوەی تیجارەتی خۆت بڵاو پێ بکەیت. چونکە قەدیم زۆر هەبوون، مەسەلەن کابرا تەماتەی دەفرۆشت، کابرا سێوی دەفرۆشت، کابرا مەسەلەن مۆزی دەفرۆشت، دەیگۆ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سێوی بخوا تووشی هیچ دەردەچی نابی. لە کاتەش پێغەمبەر هیچ ئەوەی نەفەرموو بوو، بەس لۆ ئەوەی سێوەکەی سەر بی خەڵک بیکڕی و ڕەوازی زۆر بی. لێ لەو شتانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئەمن شتێکم نەگوتبی هەر کەسێک درۆ بەدەوی من کات، دەفەرمێ با شوێنی خۆی لەناو ئاگری دابنێ. شەڕە قەوما هەروەکو دوێنێ باسمان کرد لە بینی ئەو کەسانی کەوا پشتگیری ئیمامی عەلییان دەکرد لەگەر پشتگیری معاویەی، ئیمامی عەلی معاویە. ئەوانە کۆمەڵە کەسێک بوون، هەندێک کەس لە دوو ئیمامی عەلی دەڕۆیشتن، دەیان گۆڕاوەستن، ئیمامی عەلی دەیگۆڕاوەستن، سەبر بگرن، عەجەلەی مەکەن، بزانین چێ لە پشت ئەو کەسێکەوە مەسەلەن دەستی لەوەی دا بۆ ئیمامی عوسمانی شەهید کرد. بەڵام معاویە لەگەر کۆمەرە کەسەی ئەوانی لەگەری دابوون دەیانگوون ئیلا ئەمە تۆری خۆمان دەکەینەوە، ئیلا ئەمە بە زووی منافقەکان و کافرەکان ئەوانە ئیمامی عوسمانیان شەهید کردیا، ئەمە بە زووی دەچین تۆری خۆمان دەکەین. ئیمامی عەلی دەیگۆ کاکە ڕاوەستن، دەبی ئەو شتە ساغ بیتەوە، نازانی تاکید نییە ئەو چێ ئەو شتەی کردیا. ئەوزە لێ لەو بینەی شەڕێکی زۆر گەورە قەوما بە ناوی شەڕی جەمەل مسلمانی زۆر لێ شەهید کران، ینی ناتێگەیشتنێک هەبوو، مەسەلەن نەیان دەزانی چیان مسلمانە، وەکو برین وەناو یەک دیکەتن، خەڵکێکی زۆر شەهید بوو لەو شەڕی جەمەل. و لەو شەڕەیدا زوبەیریش لەگەر معاویەیدا بوو، لە دژی ئیمامی عەلی شەڕی دەکرد. ئیمامی عەلی لە شەڕی لەوێن دەرێ دەفەرمێ، فەرمووی ئەی زوبەیر، هاواری کرد، فەرمووی ئەی زوبەیر، ئایا ئیمامی عەلیت خۆش ناوێ ئامۆزای پێغەمبەری صلی الله عليه وسلم؟ کو ئەتوشم شێری لە دژی مە هەردەگری، زاوای پێغەمبەریت خۆش ناوێ صلی الله عليه وسلم؟ دەرێ زوبەیر کە جێی لەو قسانە بوو فەرمووی بەڵێ بەڵێ ئەمن کو ئەمن کوڕە خاری خۆم و کوڕە مامی خۆم، یان ئەو کەسەی کەوا لە سەدینی منە، ئەو کەسەی ئامۆزای پێغەمبەریە و ئەو کەسەی زاوای پێغەمبەریە کو خۆشم ناوێ؟ دەڕاست شمشێرەکەی فڕێدا و
وازی هینا لە شەڕەکەی گوتی ئەم بە هیچ شێوەیەکی ئەو شەڕی ناکەم لە دژی ئیمامی عەلی ئەو زەلۆیە دەرێ لەو کاتیدا بوو کە ئینسیحابی کرد وەکو برین لە شەڕەکەی کشاوە زوبەیری کوڕی عەوام یەکێک غاری دا و لە پشتەوە ڕاست شمشێرەکی لە زوبەیری دا دەرێ لەوێن دەرێ کە لەو کاتیدا نوێژی دەکرد دەرێ لەو کاتیدا نوێژی دەکرد ئاگای لە خۆ نەبوو کابراایك غاری دای و ڕاست شمشێرەکی لێدا و شەهیدی کرد زوبەیری کوڕی عەوام هەزاران ڕەحمەت و ڕەزای خوای گەورە لەسەر زوبەیر و لەسەر سەحابە بەڕێزەکان خولەفای ڕاشیدین لەسەر هەمویان بی یا ڕەبی خوا لێمان خۆش ببی یا ڕەبی خوا بە عەفوی خۆت عەفومان بکەی لەگەڵ پێغەمبەران و ئەولیا و ساڵحەکان حەشرمان بکەی یا ڕەبی خوا ئێمەش بە شوێن کەوتەی بە شوێنی ئەو سەحابە بەڕێزانە و بە شوێنی پێغەمبەردا بڕۆین صلی الله عليه وسلم یا ڕەبی خوا گیان سابت و جێگیر و چەسپاومان بکەی لەسەر ئەو دینەی گەنجولاوەکانمان ساڵح و سەلامەت بکەی لە گوناه و تاوان گیان پارێزی هەمومان لە گوناه و تاوان بپارێزی لە مردوەکانمان خۆش ببی آمین آمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين